وابڕێرام ڕۆیەکان هەفتەی حوتەمی خولی پلەیەکی کوردستان بەڕێوەچێت و ڕۆژانی پێشەمەوهێنی یاریەکانی خولی نایب ئەنجام بدرێت. حسێن محەممەد پەیامنێرمان لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان دەبێ و باسی یاریەکان دەکەین کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت. حسێن سڵاوی خوا دەبێ ئەمڕۆ لە خولی پلەیەکی کوردستان چەندین یاریگرنگ بەڕێوە دەچێت، یانەکان لە پێناوە دەچێنانی 3 خاڵ دەجەنگن. دوازان یاریەکان لەسەر یانەکان بەگشتی و ڕیزبەندی خولی پلەیەکی کوردستان و ئاستی یانەکان لای بەڕێزت چییە؟ بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران. سەرەتا دەمەوێت بۆ دەست پێ بکەم ئەوەی دواوە مەشقی یانەی پێشمەرگەی هەولێرە لە خولی نایابی کوردستان کەوا ڕۆژی پێنجشەممە یاری هەیە، بۆیە بۆ دەستم پێ کرد هەفتەی ڕابردوو لە خولی نایابی کوردستان بۆ یانەکانی شاری هەولێر هەفتەیەکی شوم بوو بەهۆی ئەوەی کەوا هەر سواریانەکە یانەی برایەتی لەم یاریگایە کە یاریگای دوای فەڕەنسۆیە بەرامبەر شێروانە توش شکست هەر سێ یانەی هەولێر و پێشمەرگەی هەولێر و هەندرێنیش لە دەرەوە یاریگای خۆیان بە شکست گەڕانەوە ماڵەکەیان. بۆیە بۆ دەستم پێ کرد یانەکانی شاری هەولێر بە تایبەتی بۆ خولی نایابی کوردستان هەفتەی ئامادەکاریەکی جیاوازتریان کردو بۆی قەرەبووی ئەنجامەکانی هەفتەی ڕابردوو بکەنەوە. سەبارەت بە یاریەکانی ئەم هەفتەی خولی نایابی کوردستان ئەمڕۆ چوارشەممە یاریەکانی خولی پلەیەکی کوردستان بەڕێوە دەچێت و بەیانی و ڕۆژی پێنجشەممە و هەینی یاریەکانی خولی نایابی کوردستان بەڕێوە دەچێت. سەبارەت بە یاریەکانی خولی پلەیەک لە سنتەری شاری هەولێر ئەمڕۆ هیچ یاریەک بەڕێوە ناچێت بەهۆی ئەوەی کەوا تەنها یانی ئاسۆ لە سنتەری شاری هەولێرە، ئەویش لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی خاک لە شاری کەرکووک. سەبارەت بە دەرەوەی سنتەری شاری هەولێریش یانەی کۆیە لە قەزای کۆیە میوانداری یانی ئاکرێ دەکاتن. کۆیە دوای ئەوەی کەوا لە هەفتەی ڕابردوو ڕوبەڕووی چەند سەماڵ بۆەوە ئەو یانەیە کە پێشتر سەرجەم یاریەکانی بردبەوە یەکەم شکستی بە چەند سەماڵ هێنا، ئێستا کۆیە بە معنەویاتێکی جیاوازتر ڕوبەڕووی یانەی ئاکرێ دەبێتەوە بۆی ئەوەی کەوا ئەگەر سەرکەوتن تۆمار بکاتن هەم لە یەکەمی ڕزبەندی نزیکتر دەبێتەوە، هەمیش ئەگەرێکی زیاتر بۆ سەرکەوتن بۆ خولی نایاب بەدەست دێنێت. سەبارەت بە یاریەکەی تریش کە لە بلێ بەڕێوە دەچێت لە ناوچەی بارزان یانەی هەڵۆ میوانداری شەقلاوە دەکاتن، ئەمەش یاریەکی بەهێز دەبێت بۆی ئەوەی کەوا سنووری ئەم دویانەیەش تا ڕادەیەک لە یەکەوە نزیکە. سەبارەت بە یاریەکانی خولی نایابی کوردستان ڕۆژی پێنجشەممە 4 یاری بەڕێوە دەچێتن. یانەکان وەکو باسم کرد ئێستا لە ئامادەکاریەکی چردان. سبەی پێنجشەممە یانەی پێشمەرگەی هەولێر ڕوبەڕووی یانەی پێشمەرگەی سلێمانی دەبێتەوە، ئەمەش یاریەکی بەهێز دەبێت بۆی پێشمەرگەی سلێمانی نەیتوانی وانجامی باش بێتن. وایانی پێشمەرگەی هەولێریش هەفتەی ڕابردوو توش شکست هاتووە، دەوێت قەرەبووی شکستەکەی بکاتەوە. لە یاریشتر هەندرێن هەلە شاری هەولێر میوانداری یانەی دووەک دەکاتن و یانەی زاخۆ میوانداری برایەتی دەکاتن لە زاخۆ و دەربەندیخانیش میوانداری زێرەبانی دەکات. ڕۆژی هەینیش دو یاریەکەی تر کە بەڕێوە دەچێتن دو یاری بەهێز دەبێتن. هەولێر لە یاریگای خۆی میوانداری نەورۆز دەکاتن و یاری لوتکەش لەم هەفتەیە لە نێوان سۆران و سیروانی نوێ دەبێتن کە لە قەزای سۆران بەڕێوە دەچێتن. ئەم یاریە گرنگێکی تایبەتی بۆ هەردوویانە هەیە، بە تایبەت بۆ سیروانی نوێ و سۆرانیش. سۆران دەیەوێ کە یەکەم جارە لە یاریگای خۆی یاری دەکاتن لە ناو سۆران میوانداری سیروانی نوێی پێشەنجی ڕزبەندی دەکاتن. لە کۆتاییارێک لێ بکەم پێ وایە یانەی سیروانی نوێ طبعا خولی نایابی کوردستان پێویستی بە پشودرێژەیەکی زۆرە بۆ برنەوەی نازناوەکە. پێ وایە سیروان کە ینی ئەم ساڵ گەڕاوەتەوە خولی نایاب، پێ وایە بتوانێت پشودرێژی پارێزگاری لە پێشەنگی ڕیزبەندی بکە و بتوانێت نازناوەکە بەدەست بێنێ؟ بەڵێ گۆران ویستم باسی ئەوش بکەم کەوا کۆمنتی خۆم لەسەر خولی نایابی کوردستان بۆ شێوە دەبێت. سیروانی نوێ ڕاستە ئێستا لە پێشەنجی خولەکە بە 3 خاڵ جیاوازی لەگەڵ یانەکانی پاشی، بەڵام ئەگەر بێت و بەیانی نەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ هەفتەی داهاتوش پشوو دەبێت بۆ یەکەوە سیروانی نوێ یاریەکی زیاتر لە یانەکانی تر ئەنجام داوە. ئەوە سیروانی نوێ ئەگەری لە دەستدانی پلەی یەکەمی زۆر دەبێتن. ئەگەر نەورۆز بە نمونە بێنینەوە نەورۆز تا هەفتەی پێنجەمی خولەکە تا هەفتەی شەشەمی خولەکە هیچ سەرکەوتنێکی نەبوو، بەڵام دوای هەفتەی شەشەم لەگەڵ گۆڕینی ڕاهێنەر سەرکەوتنەکانی دەست پێ کردو. ئێستا یانی نەورۆز لە خانەی دووەمە، بۆیە ئەگەری گۆڕانکاری لە ڕزبەندی یانەکان ئەگەرێکی زۆرە بەهۆی ئەوەی کەوا لە خانەی دووەم تاوەکو هەفتەم و هەشتەم ڕزبەندەکان لێکۆ نزیکە. سپاس بۆ حسێن محەممەد کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینەری ئێوە خۆشەویستانم، سپاس بۆ هاوکارانی خۆش.